بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين ومن دعا بدعوته وسار على نهجه إلى يوم الدين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. زۆر خۆشحاڵم کەوا ئەم جارەش بە دیداری ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە ئەڵقەکانی بەرنامی خۆتان، بەرنامی تیشک. خۆشەویستان و ئازیزان، وەک لە یەک دو ئەڵقەی ڕابردوو باسمان لە چۆنیەتی پەروەردەکردنی منداڵ ئامادەکردنی بۆ قیادە و سەرکردایەتی کرد. ئێمە چەند بەرنامەیەکە باس لە منداڵی نمونەیی دەکەین و گوتمان بۆ ئەوەی کە منداڵ نمونە بێتن، یەکێک لە هەنگاوەکان ئەوەیە کە منداڵ سەرکردە بێتن. چۆن وا بکەین منداڵەکانمان ببن بە سەرکردەی دوا ڕۆژ، ببن بە قیادە. لە ئەڵقەی ڕابردوودا باسی کۆمەڵێک هەڵەمان کرد کە دایکان و باوکان تێدەکەون و کۆسپ و تەگەر و لەمپەر لە بەردەم بوونی منداڵەکانیان بە سەرکردە بە خۆیان دروستی دەکەن. لە ئەڵقەی ڕابردوو باسی ئەوەمان کرد. لە ئەڵقەی ئەمڕۆمان بە پشتیوانی خوای پەروەردیگار خۆشەویستان کۆمەڵێک ڕێنمایی پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەین، کۆمەڵێک هەنگاون بە دیاری پێشکەشی ئەوەی دەکەین بۆ ئەوەی ئەو هەنگاوانە ئەگەر بەهاویشترێتن بۆ ئەوەی منداڵەکانمان ببن بە سەرکردەی دوا ڕۆژ و ببن بە قیادەی سەرکەوتوو. قیادەی سەرکەوتوو دەڵێن ئێمە بۆ پاشە ڕۆژی خۆیان. خۆشەویستان، هەنگاوی یەکەم کە دایکان و باوکان هەڵی بگرن بینێن باش وایە بۆ ئەوەی کە منداڵەکانیان ببن بە سەرکردەی سەرکەوتوو ئەوەیە پێویستە دایکان و باوکان ڕۆژانە هەفتانە کاتێکی دیاریکراو کاتێک دابنێن بۆ ئەوەی لەگەڵ منداڵەکانیان قسە بکەن. مەبەستم ئەوەیە کاتێکی دیاری بکەن، دایک باوک لەگەڵ منداڵەکەی گفتوگۆ بکاتن دەربارەی بوون بە سەرکردە وە کۆمەڵێک هەڵوێستی بۆ باس بکاتن، مەواقیفی بۆ باس بکات، هەندێک چیرۆکی بۆ باس بکاتن. خۆشەویستان، وەکو هەندێک لە زانایانی دەروونناسی و زانایانی بواری پەروەردەی منداڵ دەڵێن، پێویستە دایکان و باوکان ڕۆژانە کاتی دیاریکراویان هەبێتن لەگەڵ منداڵەکانیان. تەنانەت بۆ یاریکردن کاتێک کە یاری لەگەڵ منداڵەکەتەکەی لە بیریکە کە تۆ چ شەهادەیەکت هەیە، چ بڕوانامەیەکی بەرزت هەیە، دکتۆرات هەیە، ماستەرت هەیە، چیت هەیە، ئەم لە کاتی یاریکردن لەگەڵ منداڵدا پێویستە ئەو شەهادانەی خۆت وەلاوە بنەی لە بیریکەی، بەڵکو گرنگی بە منداڵی ناخت بدەی و خۆت وا لێ بکەی لەگەڵ منداڵەکانت وا بزانن کە وەکو منداڵێک یاریان لەگەڵ دەکەی. اینجا گرنگە بەڕاستی ئەم یاری لەگەڵکردن و کات تایبەتکردن لەگەڵیان و گفتوگۆکردن لەگەڵیان و باسکردنی هەندێک چیرۆکی کەسانی سەرکەوتوو، باسکردنی قیادەی سەرکەوتوو بۆیان. زۆر جاریتر لەوانەیە ئەم نمونەم باسکرد بێتن. ڕۆژێک لە ڕۆژان لە قوتابخانەیەکدا مامۆستا لە قوتابیەکانی دەپرسێت، پێیان دەڵێت هەر قوتابیە و لی دەپرسێت تۆ پێت خۆشە لە پاشە ڕۆژدا لە دوا ڕۆژدا ببی بەچی؟ یەکێک دەڵێ مامۆستا پێم خۆشە ببم بە پزیشک، دکتۆر. یەکێک دەڵێت پێم خۆشە ببم بە مهندس، ئەندازیار. یەکێک دەڵێ ببم بە مامۆستا، یەک دەڵێ پارێزەر وهاکەدا. هەر کەسە و هەر قوتابیە و شتێک دەڵێتن. لە یەکێکی تر دەپرسێت تۆ پێت خۆشە ببی بەچی؟ قوتابیەکە دەڵێت مامۆستا من پێم خۆشە لە دوا ڕۆژدا لە پاشە ڕۆژ و ئایندەدا ببم بە سەحابی، هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا ئەو وەڵامە هەموو قوتابیەکان پێدەکەنن، مامۆستا پێ سەرسام دەبێتن. باشە ئەو قوتابیە بۆ وا دەڵێتن؟ دیلەی دەپرسی کوڕم بۆ پێت خۆشە ببی بە سەحابە؟ ئیدی ئەویش باز دەکات دەڵێ مامۆستا چونکە ڕۆژانە دایکم چیرۆکی سەحابەم بۆ باز دەکەم، دەبینم سەحابە کەسانی سەرکەوتوو بوون، کەسی دکتۆر بووە، ئەندازیار بووە، سەرکردەی سەرکەوتوو بووە، یعنی هەر شتێک تۆ دەبینی لە هەر مەواقفێکدا دەبینی سەحابە، یعنی لەو بوارانە هەمووی لە سەحابەدا کۆبوویتەوە. بۆیە پێم خۆشە ببم بە سەحابە.
چەندە گرنگە دایکان و باوکان چیرۆکی ئەم چیرۆکانە ئەم هەڵوێستانە بۆ منداڵەکانیان باس بکەن بۆ ئەوەی منداڵەکانیان بەرەو ئەو ڕێگایە ئاراستە بکەن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم خۆشەویستان، پێویستە دایکان و باوکان تاقە و توانای منداڵەکانی خۆیان ڕێنمایی بکەن، ئاراستە بکەن، تواناکانیان لە بواری کردداری قیادەدا، لە بواری کاروباری سەرکردایەتی بووندا ئاراستە بکەن. بۆ نمونە گرنگە دایک و باوک وا لە منداڵەکەی بکاتن کە بەخۆی گرنگی بە کەلوپەلەکانی کەسایەتی خۆی بداتن، هی خودی خۆی بەخۆی ڕێکیان بێخیتن، بەخۆی تەرتیبیان بکات، بەخۆی گرنگیان پێ بداتن. ئەمە دەبێتە ئاراستاکردنی تواناکانی منداڵان بۆ کاروباری قیادی، چونکە قیادە دەبێ خۆی لە دوا ڕۆژدا اینجا کاروبارەکان تەرتیب بکات و گرنگیان پێ بدات. جا ئێمە کە لە شتی بچووکەوە دەستمان پێکرد ئەم بیرۆکەیە لان گەشت دەکات و ئاراستە دەکرێتن. خاڵێکی تر خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، بۆ ئەوی منداڵەکانمان ببن بە سەرکردەی سەرکەوتووی دوا ڕۆژ ئەوەیە ئێمە ڕۆژانە یاخود شەرتنی هەر ڕۆژانەش بی هەفتانە بی مانگانە بی جارێک یعنی جاروبار لەگەڵ خودی خۆمان هەڵوەستەیەک بکەین، دابنیشین، بیر بکەینەوە. مەبەستم ئەوەیە ئێمە هەستین کەسایەتی ڕۆڵەکانی خۆمان بپشکنین، لێی بکۆڵینەوە. ئێمە ئەو لایەنانەی کە منداڵەکانمان تێیدا لاوازن گەشەی پێ بدەین، ئامادەیان بکەین بۆ قیادە و بۆ سەرکردایەتیکردن. بۆ نمونە کاتێک دەزانی منداڵەکەت لەلایەنی گفتوگۆکردنەوە حیوارەوە بێهێزە، دەکرێت تۆ ئەم بوارە گەشەی پێ بدەی، ئامادەی بکەی. بۆ نمونە منداڵەکەت شەرم دەکاتن لە خستنە ڕووی بیر و هزرەکانی خۆیدا، تۆ جورئەتی بۆ دروست بکەی، بوێری بۆ دروست بکەی لە عرضکردن و لە پێشکەشکردنی بابەتەکانی خۆیدا، خۆ نابێ سەرکردە شەرمن بێتن. ئیدی وەهاکەدا یعنی ئەو بابەتانەی کە ئەو لایەنانەی کە منداڵەکەت تێیدا لاوازە دەکرێت ئێمە لەگەڵ خۆمان دابنیشین، ئەو لایەنانە بیر لێ بکەینەوە، گەشە بەو لایەنانە بدەین کە دەزانکاتێک کە فەحسمان کرد پشکنیمان زانیمان لە چ لایەنێک لاوازە گەشەی پێ بدەین. خۆشەویستان، خاڵێکی تر کە پێویستە دایکان و باوکان لە بیری نێکەن و هەنگاوی بۆ بنێن بۆ ئەوی منداڵەکان ببن بە سەرکردەی سەرکەوتوو ئەوەیە وەکو لە خاڵی یەکەمیش باسم کرد، ئێمە هەندێک نمونەی قیادەی سەرکەوتوو ڕەمز چ کۆن چ نوێ ئەو سەرکردە سەرکەوتوانەی چ لە کۆن دابیتن یاخود لە سەردەمی خۆمان دابیتن پیشانیان بدەین، باسییان بۆ بکەین، واتە سەرکردەی واقعی نەک خەیاڵی، بۆ ئەوەی منداڵەکانمان ئیقتیدایان پێ بکەن، واتە بیان کەنە پێشەنجی خۆیان، چاویان لێ بکەن. ئەگەر منداڵ نمونەیەکی حەیەوی نمونەیەکی زیندوی لەبەردەست بێتن ئەویش چاوی لێ دەکات و ئەم لایەنە گەشە دەکات لەلای. شتێکی تر هەنگاوێکی تر خۆشەویستان کە دایکان و باوکان بیگرنەبەر بریتێ لەوەی کە هەندێ مەسئولیەت هەندێک بەرپرسیارەتی لە تەمەنی زووەوە بە منداڵەکانی خۆتان بسپێرن. ئەم خاڵەمان زۆر زاریتر تکرار کردوتەوە. بۆ نمونە کڕینی کەلوپەلەکان، دەکرێت منداڵەکەت کوڕەکەت بنێری بۆ کڕینی کەلوپەلە سادەکان و کەلوپەلانەی کە هەندێک حاجات ناڵم هەمووشت، بەڵام هەندێک کەلوپەلی سادەیە پێی بسپێرە با هەست بە بەرپرسیارەتی بکات. خاوێنکردنەوەی بەشێکی کەلوپەلی ماڵ بۆ نمونە پێی بسپێرە بە کچەکەت بە پاچی کاتەوە، بە کوڕەکەت هەروە، یاخود فێرکردنی یەکێک لە براکانی لە خوشکەکانی خوێندن دەور و دەرس لەگەڵ خوێندنیان دەکرێت پێی بسپێری. ئەمە کاتێک تۆ هەندێک بەرپرسیارەتی پێدەسپێری هەست بە بەرپرسیارەتی دەکات، هەست بە قیادەبوون دەکاتن. بۆیە گرنگە ئێمە لە ئێستاوە ئەم بیرۆکەیە لای منداڵەکانمان گەشە پێ بدەین. هەنگاوێکی تر بۆ ئەوەی کە منداڵەکانمان ببن بە سەرکردە خۆشەویستان ئەوەیە کە هەندێک هەڵوێستی ڕۆژانەی ژیان کە ڕۆژانەوە تێیداینە ئەم هەڵوێستانە بگۆڕین بۆ کۆمەڵێک میکانیزم لە لای منداڵ. بۆ نمون بۆ ئەوی منداڵەکان لەبەری بکەن، بۆ ئەوەی لەلایەن ببیتە خوێک. بۆ نمونە ئێمە بە ڕۆڵەکانمان بڵین کاتێک دەتەوێت پرسیار بکەی، هەر پرسیارێ بکەی پێویستە پێشەچی پێ بکەنی،
دەم بە خەندەبی بەدەم بە خەندەبوونەوە پرسیارەکەت بکەی، پاشان داوای مۆڵەت بکەی لە بەرامبەرەکەت، ئەرێ ڕوخسەتە کە من دوو قسە بکەم، مۆڵەت لە کەسی بەرامبەر وەربگری، پاشان بابەتەکەی خۆت پێشکەش بکەی. ئێمە کە ئەم شتانە کردمانە میکانیزم، ئەمە هەڵوێستی ڕۆژانەی سادەن، کاتێک منداڵەکانمان فێرمان کرد کردمانە عەمەلی بە میکانیزم، کۆمەڵێک میکانیزم و منداڵ لەسەری ڕاهات، ئەمە گرنگە. اینجا یاخۆی با نمونێکی تر بینەوە بۆ ئەوەی ڕۆنتر بیتن. ئێمە بە ڕۆڵەکانمان بڵێین کاتێک کەویستت بچیە دەرەوە لە ماڵەوە، پێویستە تۆ داوای مۆڵەت بکەی، ئەمە یەک. دوو، پێویستە شوێنەکە دیاری بکەین، پێویستە کاتەکە دیاری بکەی، پێویستە ئەو کەسانەی لەگەڵیان دەچێ دەرەوە یا بۆ لایەن دەچی دیاری بکەی، ئامرازی گەیشتن بەوێ هاتوچۆ پێویستە دیاری بکەی، بەچی دەچی، پایسکیلە، بە ئۆتۆمبیلە، بە ماتۆڕە، ینی ماتۆرسکیلە، یاخود بە هەر ئامرازێکی ترێ بەچی دەچی، بە پێیان دەچی. اینجا مەوعیدی گەڕانەوە لە چ کاتێکدا تۆ دەگەڕێەوە، ئەم خاڵانە کاتێک کە منداڵەکانمان لەسەری ڕاهێنا، منداڵ فێری پلان دەبێتن. طبعا پلاندانانیش گرنگترین شتە بۆ سەرکردە. کاتێک منداڵمان لە بچووچیەوە لە سەردەمی زووەوە لەسەر ئەم شتانە ڕادێتن، دەبێتە کەسێکی سەرکەوتوو، دەبێتە سەرکردەیەکی سەرکەوتوو لە دوا ڕۆژدا. خۆشەویستان، جا شتێکی تریش، خاڵێکی تر کە پێویستە دایکان و باوکان گرنگی پێ بدەن، ئەمەیە هاوڕێتی و کۆنتاکت و بێگەشتنی ڕۆژانە ئاگان لێبی. بۆ نمونە هاوڕێتیکردنی کەسانی سەرکەوتوو مرۆڤ سەرکەوتوو دەکاتن، واتە کاتێک ڕۆڵەکەت لەگەڵ کەسانی سەرکەوتوو دەگەڕێت، ئەویش سەرکەوتوو دەبێت. کاتێک ڕۆڵەکەت لەگەڵ کەسانی داهێنەر دەگەڕێت، داهێنەر دەبێت. ئەی باشە ئەگەر لەگەڵ کەسێکی قیادی و سەرکردەدا بگەڕێت، ینی بە تەکید بە بێگومان ئەو منداڵەش دەبێتە سەرکردە. بۆیە گرنگە ئەو هاوڕێتیە، ئەم بێگەیشتانی ڕۆژانە هەڵسوکەوت لەگەڵ چێ دەکاتن، ئاگامان لێبیتن هاوڕێتی کەسانی سەرکەوتوو، کەسانی سەرکردە بکاتن، سەرکردەی سەرکەوتوو دەڵێن ئێمە، بۆ ئەوەی ببێتە سەرکردەیەکی سەرکەوتوو لە دوا ڕۆژدا. خاڵێکی تر گرنگە کە دایکان و باوکان گرنگی پێ بدەن، ئەوەیە کە کەشوهەوای ماڵەوە، کەشی ماڵەوە، ئەو کەشوهەوای ماڵەوە گرنگە دایکان و باوکان بیکەنە کەشوهەوایەکی پێشبڕچێ، چونکە دەزانن گەنجان ڕۆڵەکانمان لە تەمەنی زووەوە بێگومان حەز بە پێشبڕچێ دەکەن، ینی حەز بە منافەسە دەکەن، حەز بە تەحەدی دەکەن. بۆیە سەرکردەش بێگومان گەورەترین کەسی تەحەداکەرە، تەحەدای بەرامبەرەکانی دەکاتن. بۆیە ئێمە گرنگە پێشبڕچێ، کەشێکی پێشبڕچێ لە ماڵەوە دروست بکەین بۆ ئەوەی کە ئەمە شوا دەکات، بۆ ئەوەی لە داهاتوودا و گوتم سەرکردە کەسێکە تەحەدا دەکاتن. اینجا ئیهتیمامدان بە ڕۆڵەکەت بۆ ئەوەی کە ئامانجەکانی خۆی دیاری بکاتن، دیاریکردنی ئامانج، ئەمەشیان لە میانەی ئەوە دەبێتن کە خشتەیەکی ڕۆژانە عەفوەن خشتەیەکی هەفتانە منداڵەکە دیاری بکاتن و ئەو ڕۆڵەت پێوە پابەند بیتن بەو خشتە هەفتانەیە، بۆ ئەوەی کە کاتەکانی خۆی، کات و ساتەکانی خۆی ڕێک و پێک بن و بە پێی خشتێک ڕۆژانە کات و ساتەکانی خۆی بەڕێ بکاتن. ئەمە لە ئەڵلقەی کاتی باسی پلانمان کرد، لەوێ زۆر تەرکیزمان لەسەر کرد، باسی پلانمان کرد و پێویستە منداڵ خشتەی هەبێتن بە پلان بەڕێوە بچێتن، چونکە سەرکردە ناکرێ بەبێ پلان بە هەڕەمەچی ڕۆژانە کاتەکانی خۆی بەڕێ بکاتن. خۆشەویستان، هەوڵدەن با منداڵەکانتان، ڕۆڵەکانتان ئازاد بن، باکوڕەکەت ئازاد بێ. مەبەستم لە ئازادبوون چییە؟ مەبەستم ئەوەیە کە دەرفەتێک بە منداڵەکەت بدە لە هەندێک هەڵوێست و مەوقفی دیاریکراو مەبەستدار، بۆ ئەوەی ئەو ڕۆڵەیەت بتوانێت بڕیار بداتن و تەحملی مەسئولیت بکاتن، بەرپرسیارەتیەکە لە ئەستۆ بگرێتن. بۆ نمونە کاتێک کە هەڵوێستێک دێتە پێشەوە، دەرفەتێکی پێ بدە با ئەو بەخۆی بڕیاردا بڵێ بەڵێ یان نەخێر، یاخود بڵێ مۆڵەتم پێ بدە بۆ ئەوەی بیر بکەمەوە. ئێمە کاتێک کە
ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کە منداڵ وا لێ بکەین بیر بکاتەوە هەست بە لێپرسراویەتی بکاتن و هەست بە لێپرسراویەتیکردن یعنی قیادە یعنی سەرکردەی سەرکەوتوو. اینجا دایکان و باوکانی بەڕێز تا دەکرێ منداڵەکانتان هان بدەن هاندان و بەشداری پێکردنیان لە هەندێک هەڵوێستی سەرکردایەتیدا لە هەندێک مووقفی قیادیدا. بۆ نمونە بە هەندێک جار کوڕەکەت ینی بیکە قائید یا بە خودی خۆت هەندێک جار تۆ سەرکردە بە هەندێک جار تۆ جوندی بە واتە باڕۆڵەکەت ببێتە سەرکردە. یعنی ئەم ڕاهێنانانە وا لە منداڵ دەکات لە ئێستاوە هەست بە سەرکردەبوون و سەرکردایەتی بکاتن. دەربارەی ڕۆڵی قوتابخانە لە بیرمان نەچێتن خۆشەویستان. ڕۆڵی قوتابخانە طبعاً قوتابخانە یەکێکە لەو شتانەی کە بەرنامە ڕێژی بیر و هزری منداڵ دەکاتن واتە موبەرمەجی منداڵ دەکاتن بەرنامە ڕێژی منداڵ دەکاتن یەکێکە لە بەرنامەدانەرە هەر ئەساسیەکانی منداڵ. بۆیە قوتابخانە کۆمەڵێک زانیاری دەربارەی ژیان پێشکەش بە منداڵ دەکاتن و بەشێک لە کەسایەتی منداڵیشدا بێگومان لە قوتابخانە بەشێکی کەسایەتی دروست دەبێت. ئەوەی لەسەر ئێمە پێویستە چی بکەین دەربارەی قوتابخانە خۆشەویستان؟ پێویستە لەسەرمان بەڕاستی متابعەی منداڵەکانمان واتە بە دوواداچوونی منداڵەکانمان بکەین لە قوتابخانەدا. جا متابعەکردنی منداڵ بە دوواداچوونی لە قوتابخانە لە ڕێی پرسیارکردن لە قوتابخانە لە مامۆستایەکان لە بەڕێوەبەری قوتابخانە لە یاریدەدەری قوتابخانە یاریدەدەری بەڕێوەبەر یاخود لە سەردانکردنی وەکو گوتم سەردانی قوتابخانەکەی سەردانی توێژەری کۆمەڵایەتەکەی کە هەر قوتابخانێک توێژەرێکی هەیە یاخود ئامادەبوون لە کۆبوونەوەی دایکان و باوکان کە گرنگە بەڕاستی ئامادەبی لەو ڕێوە پێویستە تۆ بە دوواداچوونی و متابعەی ڕۆڵەکەت بکەیت بۆ چونکە وەکو گوتم بەشێک لە ژیانی منداڵ لە قوتابخانەیە و بەشێکی کەسایەتی پێک دەینیتن. ئەوەی پێویستە لەسەر ئێمە خۆشەویستان پێویستە ئێمە منداڵەکانمان بپارێزین وەکو قەڵغانێک بین قەڵایەکیان بۆ دروست بکەین لە ڕێگەی هەندێک بیر و باوەڕ و مەبادی ئەوە واتە هەندێک مەبدە هەندێک بنەما هەندێک معتەقەدات و بیر و باوەڕ بۆ منداڵەکانمان دروست بکەین. واتە ناکرێ ئێمە منداڵەکانمان وەک قاپێکی بەتاڵ پێشکەش بە قوتابخانە بکەین. ناپێویستە تۆ ئەم قاپە هەندێک شتت تێکرد بێتن واتە پێویستە هەندێک بیر و باوەڕ تۆ لە لای منداڵت دروست کرد بێ هەندێک بنەمات بۆ دروست کرد بێتن بۆ ئەوەی وەکو قاپێکی بەتاڵ نەبێتن کە پێشکەشی قوتابخانەت کردووە و لە قوتابخانە هەرچی هەبێتن دەو قاپە بکرێتن. نا جا پێویستە لەسەر هەر یەکێک لە ئێمە بەڕاستی ئێمە بەرپرسیارەتی ڕۆڵەکانی خۆمان بە خۆمان لە ئەستۆ بگرین. ئیدی دووبارەی دەکەمەوە چونکە قوتابخانە بەشێک لە کەسایەتی منداڵ پێک دەهێنێ. تۆ کاتێک وەک قاپێکی بەتاڵ پێشکەشی دەکەی ئیتر خۆ هەر شتێک هەر ینی ئاگات لێ بێتن هەموو شتێک سبەینێ ئەگەر بەتاڵ بوو هەر شتێک بیتن باش و خراپ بێتن لەوێش وەری دەگرێتن. بەڵام ئێمە پێویستە ئاگامان لێبێ ئەم وەکو گوتم هەندێک بیر و باوەڕ هەیە لای منداڵەکانی خۆمان پێشکەشیان بکەین لە لامان دروست کردبن اینجا بیان نێرین بۆ قوتابخانە. خۆشەویستان لێرە کات زیاتر دەرفەتمان پێنادا ئەمڕۆژ ناچاری لێرە ماڵ ئەوایتان لێ بکەین گەیشتنە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەمڕۆمان تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە ئەڵقەیەکی تری بەرنامەی تشک پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەین تا ئەوکات لای ئێوەمان خۆش خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته.